لە ناوەڕاستی ویلایەتی تەکساس دەسەڵاتدارانی ناوچەی گوندنشینی لانۆ بیر لە داخستنی کتێبخانەکە دەکەنەوە دوای ئەوەی دادوەرێکی فێدرالی بڕیاری یاسادانەرانی ناوخۆی هەڵوەشاندەوە بۆ قەدەغەکردنی ئەو کتێبانەی لەلایەن هەندێک کەسەوە بە پۆرنۆگرافی دادەنرێن. دەمەوێت بزانم مێژووی ناسراو بە کێکێکێ بۆچی پۆرنۆگرافیە چۆن دەبێتە دژی ڕەگەزپەرستی؟ ئایا ئەوە چۆن پۆرنۆگرافیە؟ نەخێوانیە. ئەمە پەیوەندی بە سندنەوەی مافەوە هەیە. ئەمە وڵاتێکی کۆمۆنیست نییە. ئەمە وڵاتێکی نازی نییە. تۆ ناتوانیت مادەی خوێندنمان بۆ هەڵبژێریت. ئەوە هی ئێمەیە. سوزێت بیکەر دەڵێت زۆرێک لەم کتێبانەی گروپەکە دەیەوێت قەدەغەی بکات باز لە پرسەکانی هاوڕەگەزخوازان دەکەن و ئەوانەشی کە سپی پێست نین. کتێبخانەکە بەشێکی گرنگی کۆمەڵگەکەمانە. ئەوان گوتیان شوێنێکی سەلامەتە بۆ منداڵان، بەڵام بۆ منداڵان شوێنێکی سەلامەت نییە. ئەمانە هەموو ئەو کتێبانن کە لە ئێستادا لەسەر ڕەفەکانی کتێبخانەی لانۆ هەن. جا دەشێت تۆ کەسێکی هێترۆسەکشوەڵ یان هاوڕەگەزخواز بیت، جا من لەوە تێدەگەم. ئێمێت مەکفەرسن دانیشتووی ناوچەی لانۆ پێی وایە کە دەبێت کتێبخانەکە دابخرێت. تاکە هۆکارێک کە من لەگەڵ ئەوەدام کتێبخانە دابخرێت ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە ئەو کتێبانە کە بە دڵنیاییەوە پۆرنۆگرافین بگوازرێنەوە بۆ بەشی تەمەن سەر و 18 ساڵان. شیرلی ڕۆبنسن بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمەڵی کتێبخانەکانی تەکساس دەڵێت لە کاتێکدا ئەو کتێبانە ڕەنگە بۆ هەندێک قبول کراونە بن بەڵام هاوکات پۆرنۆگرافی نین. بەڕێوەبەرانی کتێبخانەکان واکارەکەیان بەجێ دەهێڵن چونکە ئەم مەترسیەی لەسەر یانان سەبارەتە بە ئەگەری لێپێچینەوەی تاوانکاری یان هەراسانکردنیان لە ناو کۆمەڵگەکانیاندا. کۆمسیارانی ناوچەی لانۆ دەنگیان بۆ هەڵگرتنی داخستنی کتێبخانەکە لە کارنامەکەدادا ڕێگەشیان بە کتێبخانەکەدا بەکراوەیی بمێنێتەوە هاوکاتی ئەوەی ئەوان تانە لە فەرمانی فیدرالی دەدەن بۆ گەڕانەوەی کتێبەکان بۆ بەکارهێنان. بۆ دیانە میچل سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.